طبعا هەر تاچی کۆمەڵگا هەر تاچی مسلمان کۆمەڵێک شت هەیە کە پەروەردەی دەکا مثلا یەکەمین لە خێزان منداڵ پەروەردە دەبی یەکەمین جار لە داچی ئەو فێرە ئەخلاقی جوان دەبی پاشان لە بابی پاشان لە براو خوشکەکانی ئەو محیتەی کە تێدا دەژی لەو خێزانەدا ئەو منداڵە کۆمەڵێک عورف و عادەت و ئەخلاق و بەهای گەورە لەو خێزانەی فێر دەبیتن پاشان لە محەلەکەی خۆی ئەگەر محەلەیەکی تەندروست بێ محەلەیەکی باش بێ محەلەیەکی دیندار بێ بەڕاستی کۆمەڵێک ئاداب و ئەخلاقی زۆر بەرز لەو محەلەش فێر دەبی خاڵی سێیەم لە مزگەوتەکان ئەو منداڵە ئەو کەسایەتی ئەو کچە ئەو کوڕە لە مزگەوتەکانیش بەڕاستی فێرە دینداری و فێرە قیەم و ئەخلاقیشی زۆر گەورە دەبن پاشان خاڵیەکی تر ئەوەیە کە لە مەکتەبەکان ئەو منداڵیان ئەو کچە ئەو کوڕە لە مەکتەبەکان فێرە ئاداب و ئەخلاق و چۆنیەتی هەڵسو و کەوت و ژیانی دەکەن کەواتە ئەمە ئەم چار شوێنەمان هەیە کە تاچی کۆمەڵگا تێدا پەروەردە دەکرێت بەس بەداخەوە ئێستا هەر چاری تووشی مەئسات و تووشی کارەسات بووە یەکەمین خێزانەکان وا هێدی خێزانەکان هێریشیان دەکرێتە سەر یعنی تاکە قەڵایە کەما بێ فەردی مسلمانی تێدا بپارێزرێ خێزانەکانەوە دەشبینن کە ئەو حەملە ئیعلامیەی ئەو حەملە شەرسە بە قووەتەی کە دەکرێت دەیانەوێت بەڕاستی ئەم قەڵایش بڕوخێنن ئەم خێزانەش وێران بکەن ئەم بەها و ئەخلاق و قیەمە جوانانەی کە کورد ئیفتیخاری پێ دەکات لە هەموو زیان بەڕاستی دەیانەوێت وێرانی کەن بینە سەر کۆڵان و بینە سەر محەلەکانیشمان بەڕاستی ئەوانش لەو ئاستانین چونکە کۆڵانەکانمان گەڕەکەکانمان محەلەکانمان لە چێوە فێرە قیەم و ئەخلاق دەبن لە مزگەوتڕا و لە مەکتەبیژڕا ئەگەر مەکتەبەکان دەوریان نەما و مزگەوتەکانیش دەوریان لێ ساندرایەوە بەڕاستی ئەو کاتی هیچ چاوەڕوانی ئەوەی مەکە کە منداڵی بە ئەخلاق و بە قیەم و ڕێک و پێکمان لە ناو دروست ببێت جا بۆیە بەڕاستی ئێمە پەروەردەی ئیسلامی پەروەردەکردنی تاچی کۆمەڵگا لەسەر ئەساسی قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی لە قەیراندایە لە ینی کاریگەری زۆر دیارە تەماشای قیەم و ئەخلاقی منداڵەکان بکەن تەماشای هەڵس و کەوتی منداڵەکان بکەن لە قوتابخانەکان تەماشای هەڵس و کەوتی گەنجەکان بکەن لەو شوێنانێک کە خڕ دەبنەوە بەو ئاخرش کە کۆمەڵێکی قێزەون و ناخۆشمان دیت و بیست بەڕاستی ئەمە هەموو ئاساری ئەوەیە کە پەروەردەکردنی منداڵەکانمان زۆر لە کەمیدایە و لە بەرەو پاشەکشەدایە بۆیە وازبی هەر هەمومان بەڕاستی ئەو ئومەتە ئەم خەڵکە ئەم لاو و گەنجانەمان بەڕاستی پەروەردە بکەینەوە لەسەر قیەم و ئەخلاقی دین و دەبی یەکەمین بەرپرسیش حکومەتە حکومەت دەبی بەڕاستی ئیهتیمام بە قیەم و ئەخلاقی خەڵک بدە چونکە چەند خەڵک بێ ئەخلاق بن بین القەوسین چەند خەڵک بەڕاستی دووربی لە بەها ئەخلاقیەکان تووشی کێشە و ئەزمەی ئەخلاقی بی ئەو حکومەت زەرەر دەکا ئەو بازەکەی دەدات کێشەکان لە بۆوی دەگەڕێتەوە سەریوی دەخواتەوە دەبێ و یەقینی بی هەرچەندە گەنجەکانمان فێرە تریا خواردن بن حکومەت زەریبەکەی دەدا هەرچەندە گەنجەکانمان لە شەقام و کۆڵانەکان کاری خراپ بکەن حکومەت زەریبەکەی دەدا هەرچەندە خێزانەکان بێسەر و بەرمن حکومەت زەریبەکەی دەدا کەواتە زەرمەند یەکەم حکومەت بەخۆیتی ئەو کێشانە بە دەرەجەیەک ڕوودەوی دەکاتن جا بۆیە دەبێ حکومەت بەڕاستی پلان و پرۆژەیەکی زۆر جوانی هەبی بۆی دووبار ئیهتیمام بە مەکتەبەکان بداتەوە و بە مزگەوتەکان بداتەوە چکە ئەمە دوو سەنتەری زۆر بەقووەتن کەوا بەڕاستی دەتوانین مناڵەکانمان نەوەکانمان لەوێ فێرە ئەخلاق و قیەم و ڕوڕەوستی جوان بکەین